مسرور بارزانی لەگەڵ فراكسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان کۆبووە و ڕایگەیان دەبێت لەم خولەی ئێستادا سیستەمێک جێگیر بکرێت کە لە خزمەتی کوردستانێکی بەهێز بێ. مسرور بارزانی لە وتەیەکدا باسی لە ئەرکی پەرلەمانتاران کرد و ڕایگەیاند ئەرکی قورستان لە ئەستۆیە، چونکە دەبێت لەم خولەی ئێستادا سیستەمێک جێگیر بکرێت کە لە خزمەتی کوردستانێکی بەهێز بێت و وتیشی گەورەترین بەڵێنیش ڕاستگۆییە. هەروەها مسرور بارزانی زۆر بەبایەخەوە باسی لە ژیان و گوزەرانی پێشمەرگە و خانەوادەی سەربەرزی شەهیدان کرد و ئاماژەی بەوەدا کە پێویستە لەم خولەدا زیاتر کار بکەن بۆ ئاسوودەی ژیانی پێشمەرگە و ساڕەشکردنی برینەکانی خانەوادەی سەربەرزی شەهیدان و وتیشی دەبێت ئەم پرسە بخەنە ئەولەویەتی ئەرکەکانتان. هەر لە وتەکەیدا مسرور بارزانی باسی لە ماف و ئەرکی هەمووان کرد و ڕایگەیاند هەمومان خاوەنی کوردستانی نووتی دەبێت کار بکرێت بۆ سڕینەوەی فەرهەنگی لێکجیاکردنەوەی هاوڵاتی و دەسەڵات و دەبێت کاری ئێمەڕازیکردنی جەماوەر بێت نەک ئەموو ئەو. هەروەهاوتی پارتی بزوتنەوەیەکی جەماوەریە بۆ هێنانە دیمافەکان و ژیانێکی ئاسوودە و خۆشگوزەران بۆ جەماوەری گەلی کوردستان. لە درێژەی وتەکەیدا مسرور بارزانی دووپاتشی کردەوە کە پێویستە دەرفەتی یەکسان بۆ هەمووان بێ جیاوازی بڕەخسێنرێت و ئاماژەی بۆشدا پێویستە وەک دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردن لەگەڵ هەموو پەرلەمانتاران لە کارکردندا هاو ئاهەنگ بن.